جوانی پێ بکەین بە پشتیوانی خوا کۆمەڵێک حەرام هەیە ئێمە تێی دەکەوین بەبێ ئەوەی حەزی پێ بکەین. خۆشەویستان، حەڵاڵ نییە واتە حەرامە. تۆ شتێک لە کەسێک بکڕی دەچی لەگەڵ دیماندارێکە مەعمەلەیەک دەکەی دەڵێ وەڵڵاهی لەوەنە زیاتر نادەم جانی وایە ئەو سعرەی کە تۆ دەیڵێی لە خۆرمانەوە کابرا بە 10,000 دەبێت تۆ بەخوا 8,000 دەبێت بەخوا لەو زیاتر نادەم. بۆیە ئاگادارێک خاڵەوە ئینسانی مسلمان نابێت خەڵکی ئیحراج بکات، زەرەر بە خەڵکی بێن، یەکسە سوێنەکەی تا ئەکێشێ موڵی کابرا شەرمەزار و بەڕوودا بووی. خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح جامع صحیح دەفەرمێت لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفسه. ماڵی مسلمان حەڵاڵ نییە واتە حەرام ئیلا مەگەر کاتێک لە دڵی دەرچێت. خاوەندەکان لە دڵی دەرناچێت چونکە ئەو زیاتری پێدا. تۆ دەتەوێت بە سوێنێک ئیحراجی بکەیت. ئەمە کارێکی حرامە، ئاگادار بن، چونکە خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم ئەگەر لە دڵی دەرنەچێ پێی خۆش نەبێ حەڵاڵ نییە، کەواتە حرامە. چەند کەس ماوامان کردووە؟ ئاگاداری خۆت بە، هەر کەسێک پارەکە لە دڵی دەرنەچێ پێی خۆش نەبێ حرامە، ئاگاداری خۆت بە. ڕوو دەکەمە ئەو بەڕێزانی کە فیتەرن، فیتەرەکان، ڕۆنگۆڕەکان، حەڵاڵ نییە بۆ ئێوە، بۆ شاگردەکەتان. کاتێک کەسێک دەچێت سەیارەیەک چاک ئەکە لای بەڕێزتان، دوای ئەوەی کە حەقی خۆی وەردەگرێت لەو داوە کەسێک دی ئەڵێ شاگردانەکە و بەخششم بەرێ. ئەمە حرامە. بە چی مەرجێک حەڵاڵە؟ بەو مەرجەی بەبێ ئەوەی من لە ڕوودا بمێنم بە دڵی خۆم بێ ئەوەی کەس داوام لێ بکە پارێک بدەمە شاگردەکە. شاگردی تۆیە، کرێکاری تۆیە، غەسبە لەسەر تۆ پارەی دێتێ. جاری وایە من 250,000 داوە بە فیتەرەکە بەدی ماوەسای بەخششی کرێکارەکە. شاگردانە، کرێکاری تۆیە، حەقە لەسەر تۆ 250,000 100,000 وەرگرتۆ، هەمووی خێری خۆتە. چیت کردووە؟ موادت کڕیوە، چیت کڕیوە؟ ئەتەوێ پارەی فیتەرەکە یا شاگردەکە لە پشتی من و خەڵک دەبکەی؟ ئەمە حەڵاڵ نییە، چونکە خۆشەویستی خوا فەرمی بۆ کەسێک کردووە خاوەن ئیشەکە پێویستە لەسەری پارەکەی تۆ بدا، نەک کەسێکی تر کە هاتووە لێ مەعامەلە دەکات. بۆی ئاگاداری و خاڵە بن، حەڵاڵ نییە. خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم مەگەر لە دڵی دەرچێت، بەڵام من خۆم بدەمێ و لە دڵیشم دەرنەچێ حرامە بۆ تۆ. ئاگاداری و خاڵە بن، خۆتان تووشی حرام مەکەن. بەخششە شاگردانەی ئەم شتانە حرامە، چونکە زۆربەی خەڵکی لە دڵی دەرناچێ و پێی خۆش نییە و ناچار بوو لە ڕوودا ماوە. ئەو ڕاستیەکە. حەڵاڵ نییە. خۆشەویستان، حرامە کەسێک لە ئێمە قەرزێک لە کەسێک دەکات. ئەمانە کێشەی کۆمەڵایەتی پێویستە بیزانن، چونکە خۆشەویستی خوا فەرمیە صلی الله علیه وسلم هەر لاشەیەک بە حرام گەورە بێ ناڕاتە بەهەشتەوە. کەواتە ئاگاداری خۆت. حەڵاڵ نییە بۆ من پارەیەک لە کەسێک قەرز بکەم، بەڵام کاتێکە دەمەوێت پارەکەی بدەمەوە ئەڵێم بەخوا فڵان کەسە هەنێکم بۆ بشکێنی، بێەوەی کابرا قسە بکات، تەکلیفی لێ یەکەم، خەڵکە نێرم بۆ لای، لە کاتێکە هەیشمە ئەوە نەبێت داماو بوو لێ قەوما بوو. لەم حاڵەتە حرامە من تەکلیفی لێ بکەم، زەختی لێ بکەم، زەخت ناچاری کەم. ئەگەر لە دڵی دەربچێ حەڵاڵە، خۆی دەڵێ کاک فڵان کەس من هەنێ لە پارەکەت بۆ بشکێنم. ئەو پێغەمبەری خوا فەرمیە صلی الله علیه وسلم لە حەدیثێکی صحیح مسلمدا هەر کەسێک قەرزێکی لای کەسێک بێ لەسەری بوەستێت، مۆڵەتی پێ بدا زیاتر، موعیدەکە تەواو بوو ئەڵێ با جارێ لات بێ، یاخود هەندێ لە پارەکە ئەشکێنێ بەبێ زەخت، بەبێ ئیحراجی، بەبێ ناڕەحەتی لە دڵی دەرئەچێ، خۆی ئەڵێ کاک فڵان کەس ئەم قەرزە ملیۆنێک بداوە بێ ئەو 100,000 بۆ خۆت، ئیتیفاق نەبوو لە پێشترا و ئیحراجیش نەبوو خۆی لە دڵی دەرەچێت. ئەمە حەڵاڵە. خۆشەویستی خوا فەرمیە صلی الله علیه وسلم ئەو کەسە لە ڕۆژی قیامەتە خوا دەیخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە،
بەڵام ئەگەر تۆ ناچاری بکەی لە ڕوودا بمێنی لە دڵی دەرنەچێت بەشێک لە قەرزەکەی لێ ببڕی حرامە چونکە خۆشەویستی خوا فەرمی صلى الله عليه وسلم لە حەدیثەکەی صحیح جامع صغیرە لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر لە دڵی دەرچێت ئەو قەرزە ماڵی و کابرایە بۆیە ناچاری بکەی لە ڕوودا بمێنێ حرامە ئەگەر داوای لێ نەکەی و لە ڕوودا نەمێنێ خۆی بیشکێنێ عیبادەتێک گەورەی و چاکەی و دروستە بۆی ئاگادار بن قەرزێک وەرەگری لە کەسێک ئیحراجی مەکە بۆت بشکێنێ بەڵام ئەو کەسەش کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم باسی کردووە قەرزەکەی بۆ بشکێنی ئەفەرمێ من ئەنظەرە معسیرا واتە کەسێک بێ دەستی کورت بێ هەژار بێ خوا ئەخاتە ژێر سێبەری عەرشی خۆیەوە کەسەکە ئەزانی نیەتی بۆی ئەشکێنی بۆیە خۆشەویستان حەڵاڵ نییە بۆتان واتە حرامە میراتی خوشکەکەتان بخۆن میراتی پورتان بخۆن میراتی خاڵە و مامەتان و براکانتان بخۆن حەڵاڵ نییە دەیەها و سەفەها جار باسمان کردو ئەی ئەو کەسەی میراتی خوشکت خواردووە بە بەڵگەی ئەوەی نابێ ئافرەت وەریگرێ لە خوا بترسە ئەو عەرزەی کە لە باوکتەوە بۆ تۆ ماوەتەوەش تاپۆ بێ یا تاپۆ نەبێ مادەم بۆ تۆ حەڵاڵ بێ بۆ خوشکەکەش حەڵاڵە بۆ پورەکەیشت حەڵاڵە بۆ خاڵەکەش و مامەکەشت حەڵاڵە ئاگاداری خۆت بە لە خوا بترسە بۆیە ناڕەحەتیان مەکەن خوشکەکەم تۆ ئەوەنە پارەت ئەکەوێ ئەتەوێ بدەمێ نابێ بڵێ ئەتەوێ شتی وان نییە پارەکەی بۆ بەرەوی خە دەستێ ئەمە حەقی خۆتە و تۆش باوکو دایکی تۆش وە چۆن باوکو دایکی منە ئەمە حەق و مافی خۆتە و من نامێ دینارێکی من نییە پەیوەندی بە منیشەوە نییە ئەی بۆ ژنەکە ئەو خوشکەی تۆ ئەگەر 10,000 لای پیاوەکەی خۆی بێ 10,000 تەبیعەتی ئافرەت وایە بەعام پیاوەکەی 10,000 کەس دابێت 10,000 بەرەوە ئەی خێرە تۆ چەندەها پارە و دەفتەر و پارەی ئەخۆی ئەو لە ڕوو داماوە ئەگینا ئەو 10,000 لە پیاوەکەی خۆش نابێت جاری وایە 50,000 لە پیاوەکەی خۆش نابێت معقولە چەندەها وەرەقە و دەفتەر لە تۆ خۆش بێت لە خوا بترسن ئەتەوە پارە بدەمێ نە بیخە بەدەستی جێبێەوە بە پیاوەکەی بڵێ بە ماڵەکان بڵێ ئەمە حەق و ماف و حەڵاڵی خۆتانە خوا بۆتانی حەڵاڵ کردو ئەگەر وانەکەی ئافرەتەکە لە ڕوو داماوە حەیامە چێ پارە وەرگرن دایکی قسم پێکە ئافرەتی وایە دایکی وایە ئەوەندە زاڵمە ئەگەر خوشکێک میرات وەرگرێ ئەوەی ناشرین بێ پیانەوە چۆن دڵت هات پارە لە براکەت وەرگری خوا حەڵاڵی کردووە بۆ ئەوە زاڵمی کوڕپەرستی لە خوا بترسە دایکی بەڕێز خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئیلا مەگەر لە دڵی دەرچێت والله لە دڵی دەرناچێ بەس لە ڕوو داماوە لە تاو دایکی لەبەر دایکی قسەی دایکی لەبەر حەیاچوون لەبەر شەرمەزاری پارە وەرناگرێ ئەگینا والله هیچ کەسێک پارە ڕەت ناکاتەوە کە حەڵاڵێک و خوا حەڵاڵی کردووە بۆیە لە خوا بترسن لە قورئانی پیرۆزە لە سورەتی نیسا خوای گەورە باسی میراتەکە خوشک باسەکە کچ باسەکە دایک باسەکە ئەمان هەموو باس کراوە ئەم جا دەفەرمێ ئەمە سنوورێکە خوا دایناوە هەر کەسێک ئەم سنوورە ببەسێنێ بەشی ئەمانە نەدات کە خوشک و دایک و ئەوانەی تایە کچی تایە دەفەرمێ دەیخەمە ناو ئاگری جەهەنمەوە ئیتر تۆ هەر بڵێ بە نوێژەکەم هەر بڵێ خوا غەفوور و ڕەحیمە ئەی خەمە ناو ئاگرەوە وعذابێکی سەری شۆڕەکەم بە عەذاب سەرشۆڕی ئەکەن خوا دەفەرمێ والله ئەوەی میراتی خواردووە مردووە یاسینووە نەیان گەڕانە بێتەوە خوا وعدی داوە لە جەهەنەما سەرشۆڕیان کات ئەگەر سەتەها حەج و عومرەی کردبێت 1 دیناری میراتی لە کۆڵ مەبۆتەوە ئاگاداری خۆت لە خوا بترسە تەخوای خوا ماڵی خوشکەکەت بۆ تۆ حەڵاڵ نییە و حەق و مافی خۆیەتی بیدە دەستێ و جێگای پڕکەرەوە بە ئیزنی خوا با بۆ خۆی ناڕەحەتیەک جێگایەکی ناخۆشی خۆی پڕکاتەوە ناڕەحەتەی خۆی پێ پڕکاتەوە پارەی تۆ نییە و حەڵاڵی تۆ نییە عەرزەکەی داگیر مەکە لە خوا بترسە ئیتر زەراعیە یا تاپۆیە مادەم هی تۆ بێ هی ئەویشە تاپۆ 100 ساڵا بێ پێیا بۆ خۆ ئەی پێش تاپۆ چی هەبوو خۆ تاپۆ شتێکی کۆن نییە ئەی هەزار و ئەوەنە ساڵ لە ئیسلاما خۆ تاپۆ هەر نەبوو ئەوەی هی باوکت بێ هی خوشکەکەشتە هی تۆیە و هی خوشکەکەشتە ئاگاداری ئەو خاڵە بە ئافرەتێک لە سەردەمی زوودا
هەویری ئەشێلا ئاوا هەویری ئەشێلا خەریکی هەویر شێلان بوو ئەوانە لەخوا ترس بوون نەک من و تۆ ئەم ئافرەتە هەواڵی بۆ هات وتیان فڵان کەس پیاوەکەت مرد سبحان الله یەکسەر دەستی لە هەویرەکە هەڵگرت ئەم ئافرەتە هەویری ئەشێلە کاتێکە هەواڵەکەی بۆ هات پیاوەکەت مرد دەستی لە هەویرەکە هەڵگرت وتی ئەم هەویرە شەریکمانەیە لەم هەویرەدا بۆ وەرەسە دایکێک 10 ساڵە پیاوەکەی مردووە ئافرەتێک ئەم مناڵانەی هەندێکیانی مەحروم کردووە لەوەی خانۆکە نافرۆشیە میراتەکە بەش ناکە ئەمە زوڵمێکە دایکی بەڕێز ئەم ئافرەتە و گوتی ئەم هەویرە شەریکمان هەیە وەرەسەمان هەیە مناڵەکەت احتیاجە ئیهمالت کردووە دوو مناڵ سێ ماڵ بەخۆیت لێ ئێخوا و لەسەر خانۆکە دانیشتووە ئەو کەشی کردوەتەنی زەقەی چاوی دێ ئەمە حرامە تاوانە لە خوا بترسن پیاوەکەت مردووە میراتەکە بەش کرد ئەوە حەڵاڵەکەیە با تووشی حرام نەبن یا ڕەبی خوا لە گوناهەکانمان خۆش بی لە گوناهی دایک و باوکو مردووەکانمان خۆش بی یا ڕەبی خوای ئاخرمان بەخێر بگەڕی لە حرام بە دوورمان کە یا ڕەب العالەمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه حلال نییە بۆ ئەو کەسانی کە دوکانیان هەیە مارکێتیان هەیە مەخزەنیان هەیە کاتێک کە کەسێک دێت شتلایەن بار ئەکات من بارێکم هەیە چون مەخزەنە باری ئەەکەم کرێکارەکان بۆم بارەکەن حەقی خۆیان هەیە دوای حەقەکەش داوای بەخشش و شاگردانە ئەکەن هەروەک چۆن فیتەرەکان باسمان کرد حرامە ئەمیش بە هەمان شێوەیە حەقی خۆت وەرگرتووە شاگردانە چی معنایەکی هەیە بەخشش چی معنایەکی بڕۆ داوای بەخشش لەو خاوەن ئیشەکە بکە کە پارەی چاکی دەستکەوتووە من کات هاتوومە شتەکڕم حەقی تۆ مافی تۆ لای من تەنها ئەوەندەیە کە شتێکت بار کردووە مافی من ئەوە نییە ئاگادار بن چونکە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم لحديثك الصحيح جامع صغيرات وفرمي لا يحل مال امرئ مسلم الا بطيب نفس منه حلال نيه مالي مسلمان واتە حرامە الا مەگەر لە دڵی دەرچێ و پێی خۆش بێ تۆ پێت خۆشە پارەی حەقی کرێکارت داوە بۆی بارکردێت تەنی بە ئەوەنە سەیارەی بە ئەوەنە یعنی چی داوای دە 15,000 شاگردانیشەکە حرامە ئاگادارکن بەخشش حرامە شاگردانە حرامە ئەگەر داوای بکەی ئەو کەسە لە دڵی دەر نەچێت پێغەمبەری خوا فەرموویە لا يحل واتە حرامە حەڵاڵ نییە ئیتر ئاگاداری خۆت تۆش خاوەن دوکان خاوەن کەسابەت خاوەن مەخزن لە خوا بترسە شاگردەکانت فێری حرام و سواڵ مەکە ئەمە جۆرە سواڵێکی پێڵێن بەخششم بدە داوای پارەی خەڵکت بۆیە لە خوا بترسە تەقوای خوا بکە ئەمە حەڵاڵیە چونکە ئەوە شاگردی تۆیە حەقی لەسەر تۆیە نەک لەسەر من شتم لە تۆ کڕیوە خێرت دەستکەوتووە ئێستا تۆ دەتەوێت پارەی شاگردەکە کە هێناوتە کەسابەت بۆکە کرێکارەکە هاتۆ ئیشت بۆکە ئەتەوێت لەسەر پشتی من و تۆ پارە پێیا بکە ڕۆژانەکەی دەرچێت ئەی بۆ لە خوا نادرسی بۆ لەو خێری کە خۆت کردوتە بەشێکی پێ نادێت بۆ من پارەی بدەمێت من حەقی خۆم داوە حەقی بارەکەم داوە شاگردانە و بەخشیشیانی چی حرامە ئاگادار بن ئەگەر ئەو کەسە لە داوای لێ بکرێ و لە دڵی دەرنەچێت ئەگەر کەسێک خۆی لە دڵی دەرەچێت ئەمە کرێکارن گوناحن بێ ئەوەی داوا بکرێ بێ ئەوەی لە ڕوودا بمێنێ خۆی شتێکیان پێدا ئەوە ئاسایی دەستی خۆش بێت من باسی ئەوەکەم کە لە دڵ دەرنەچێت حرامە خۆشەویستی خوا فەرمووی صلی الله عليه وسلم خۆشەویستان ئاگادار بین ئێمە محاولە نەکەین هەوڵی ئەوە نەدەین کەسێک بەهۆی ئەوەی کە فەقیرە لە ڕوودا ئەمێنێ بچین ئیستیغلالی کەین و پارەی لێ بخۆین بەخوا فڵان کەس داوای پارەی لێکەن لە ڕووی نایە بڵێ نادەمێ داوای ئەوەی لێ بکەن لە ڕووی نایە بڵێ نادەمێ ئەوە حرامە چونکە لە دڵی دەرناچێ ئاگادار بە نەڵێ ئەمە فرسەتە ئەم پیاوە فەقیر و داماوە با پارەی لێ بسێنێ خاڵەت لەو خاڵانەی کە حەڵاڵ نییە و حرامە دوای کۆتایی هاتنی کڕین و فرۆشتن کۆتایی پێ هاتووە
ئەم شتم بە تۆ فرۆشت بە 100,000 دوایەوەی کە معاملەمان تەواو کرد بەبێ ئەوەی عەیبێک هەبێ نوقسانیەک هەبێ هیچ شتێک نییە بەخوا فڵان کەس 10,000 لێ بۆ دوای معاملە ئەمش حرامە چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلی الله عليه وسلم کڕیار و فرۆشیار مخەیەرن هەتا لە یەک جیابنەوە کە لە یەک جیابوونەوە کڕین و فرۆشتنەکە کۆتایی پێدێت قاڵ بە 100,000 من وعدم داوە ناوێ وعدە خلاف من وعدم داوە بە 100,000 لێتم کڕی يعني سخير علينا وتزات دمين خوشويستي خواه فرمي صلى الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه إلا بطيب نفس منه أبي واجب حلال نية واتا حرامة مالي مسلمان بخوي إلا مقر في خوش بيو لدلي درش من معملم تواضع لك التوا خو ما قد بيشكين ببي أوي داوابي ببي أوي إحراج بن ببي أوي شرم بكم آسائي أوي من هو ناظر من باسي وأكم من لدلم درناتي چونك معملة ما نتواو كردو إلا أوليا أم 10,000 ديشكين بخوا نادم إيكاك المعملة ما نتواو كردو نادت نايدم أما حرام أو طاربة حرامة چونك معملة كتايفيات كرين فروشتن وعد الدعوة 100,000 بدي إستو وعد خلافي وتوشي حرام بوي تكليف لكابرا أكي من راحتي أكي أزاني كابرا شرمك أما استغلالك أم شرم كدنا واليك كبارة بكابرا بشكيني دروسني حرام بارش كان دواي معملة بو أجر خوي بشكيني آسايا بلان دعوي لبكي درود أدمني حرام أو خلاص قدر حلال نية حرام واتا حلال نية بوتو ميلات أو باسمان كتشني حرام وتاواني قوريه حيشا لقل أوا أتشي ماريخ يزانكي إخوات ماريخي أبد ببي أوي إذني لآفتك ورقت بي أعطونك يفروشي يا سختي ليك أو حرشي ليك بخوا أعطونك بو نفروشي أو هاو أوات ليك طلاق دم حياة دم وات ليك وات ليك أما حرام چونك ميلات ما في خوش كبرى باسمان كت بوتنية بي خوي هي آفرته طاو أو حقي خوي ببيديتي ماريش ده همان شوي حلال نية بوتو ماري خيزانت بخوي إلا مقر خوي بلي قردنت آزابي ببي أوي هرشي ليبكي ببي أوي هيج داوايكي ليبكي خوي دلي من قردنت آزاب ياخد برو بيفروش هركاتي هد بوم كراو أما جوازه بس بيغمر إخوة صلى الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه مالي مسلمان حلال نية بيخوي إلا مقد لدلي درتشو بي خوش بي أقل خيزانة لدلي درتشو بي خوش بو خوش حال بو قرنت أعزابك يا ماريكي بفروشي أو عطونا أو آسائية خواهي قرأ فمي فكلوه هنيئا مريئا أقل خوان بدلي دليان درتشو داين بأيوة بيخون نوشتان بعافيتان خواه فرمي أقل وانا بو حرامة مالي مسلمان حلال نية إلا أقل دلي درتشو أقل لدلي درنتشو خيزاني كوش مسلمانة مالي خويتي ماري وحقي خويتي بوت نية 1000 دينار لماليكي إسفادي لبكي إلا مقر خوي بيخوش بك ورازي بي وزختي شي لسرنا بيت للرجد عمنا منين أو خالا أقدار بن آخر خال دروس نية برزان إما بچين سياري كسك بكار بهينيني موبايل وخطي انترنتي خلقي بكار بهينين ببيعوا إذن يورقرين ببيعوا إذن ورقرين حلال نية چونك أول مالي تونية جوانا كاك فلان كس فلان شت مديته رخصته يبو فلان شت چونك پیغمبر خواه فرمي صلى الله عليه وسلم مالي مسلمان حلال نية إلا مجل دلي درچه أرويت الدكانة جوان نية تسمع كشت فاردن میوە تاقیەکەیتەوە چەرەزات تاقیەکەیتەوە ئەم شتانە ئەگەر لە دڵی دەرنەچی حرامە پێویست ناکات بڵێ ئەمە کیلۆی بە چەندە بۆنە چۆنە با خۆی بڵێ تاقیکەرەوە بیخۆ ئەگینە لە خۆتە جوان نییە گەیتە هەر شتێک دوانزانێکی لێ خۆی ئەمە جوان نییە ئەگەر فستەقێکیش بخۆی کابرا لە دڵی دەرنەچێ لە ڕۆژی قیامەتە محاسبە دەکری لەسەر مسقالە زەڕێ لەسەر تۆوی خەردەلێ محاسبە ئەکەی خۆ فستەقێ هەزارها تۆوی خەردەلیدا دەرەچێت کەواتە ئاگاداری خۆت بە جوان نییە بۆ شەخصیەتی ئینسان
وتوشي حرامش دبي چونکە پێغەمبەری خوا فەرمووی صلى الله عليه وسلم لا يحل مال امرئ مسلم إلا بطيب نفس منه ماڵی مسلمان حەڵاڵ نییە ئللا مەگەر کاتێک پێی خۆش بێ و لە دڵی دەرچێت تۆش ئاگاداری ئەم خاڵە بە ئەڕۆیتە هەر شوێنێکەوە دەست مەگەشت خواردن با کابرا ڕوخسەتت پێ بدا ئەمجا بیخۆ و شتێکیش کە ناتەوێت بیکڕی لێ مەخۆ پێویست ناکە لێ خۆی چونکە نایکڕی خۆت ئەزانی نایکڕی مەگە کابرا خۆی بداتێ ئەگەر لە دڵی دەرنەچێت دەڕۆی سێوێ هەڵەگری مۆزێ تاقیەکەیتەوە مشتێک فستق و چەرەزە خۆی ئەمە حرامە ئیلا ئەبێ لە دڵی دەربچێت ئەگەر لە دڵی دەرنەچوو پێی ناخۆش بوو خۆشەویستی خوا فەرموویە فەڵسەم حەڵاڵ نییە حرامە ئاگاداری خۆت بە ئەوەی کە لە کۆتاییەوە باسی کەم ئەوەیە جاری وایە دەزانی من کەسێکی فەقیر و شەرمنم ڕووم خراپە تەسبیحێکی جوانە مەدەستەوەیە كاك فرانك تصبيح جوانا مناديك تكليفك نهينا عن التكلف لحديث صحيح بخاري إمام عمر فرمي رضي الله عنه بيغمبري إخوة صلى الله عليه وسلم نهي لأيامك التكليف بكين يعني كابرا واليكي بخوهن قساءكم غير مباشر بشكو تسبيحك اللي بسينم جلوبرك اللي بسينم غير مباشر جرجة راسه خبيوي أما أنا أقل لدلي درنتشي حرام بوتو لرود عمين أمر بيروز بيه بس لدلوا بخواب دلي درناتشي لدلوا بي خوشني بس لرود عماو أمش حرام أقدابه مال المسلمان حلال نية إلا لدلي درنتشي خوي بي خوش بي ومرتاح بي بخوا هالي أقري ببي أو تداوكي ببي أو تقصفكي هديك أعداكي أما حلال شتي زور باش بس أقل لدلي درنتشي توش بزاني أمكي أو الشرمنا بخوا بها نشتري بسنم لرود مني حرامة سياريكي لي أكري كابلا لرود عماوا ناداتي بخوا لو زاتت نادن كابلا شرمزاركي أو كسابة حرام إلا أبي بي خوش بي ولا دلي درتي زختي لي بكي نادت مجاري أشمز دكان يابن كاكش معكز بون من الله بهجده هزار أبن بطانزة أبي أقل لدل درناتشي نابي نايبن بخوا بانزة زاتت نادن نابي كاك حرام أبي كابلا لدلي درتي بي ولا كاك فلانكز بونا دسجا أبيت لدول درجة كيت خوشة أجر كي بلي آساي أجر نا بلي أجر نابي آساي مم دري أجر درينا هني مم دري يكسسوني كي كام كش توشي حرام دريت أجر داري خمان بين لخواب ترسي اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا رب إخوة الشفاء نخوش كان من بدي بتايبتي أواني داوي دعاء خيان كدو يا رب إخوة الحرام بدور مانتي خواهی جان ئەوانەی کێشە و مشکیلان هەیە یا ڕەبی خۆیان بۆیان ئاسانکەی بۆیان حەڵکەی خواهی جان دڵخۆشی بەختەوەری بەسەر هەموو خێزان و عائیلەکان دابڕژێن یا رب العالمین خواهی جان لە شەڕ و بەڵای خەڵکی خراپ بە دوورمانکەی خواهی جان هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزی لە زوڵمی زاڵمەکان بە دوورمانکەی خواهی جان ئاخرمان بەخێر بگێڕی نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبوڵکەی خواهی جان ئەوەی لەخۆشە شیفای بدەی ئەوەی کێشەیە بۆی حەلکەی ئەوەی قەرزاری لەسەر لا بدەی یا رب العالمین آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين